لە هەر شارێک چەندەنجێک هەن کە پێویستیان بە ناساندن نییە چونکە بوونەتە ئاوێنەی شار. میوانانی ئەو شەومان هەر تەنها هونەرمەندی میلی نین، بەڵکو دەنگ و کللتور و سەدای میلەتی کوردیان بە هەموو جیهان گەیاندووە. لە بۆنەکاندا چێژیان پێبەخشیوین و لە ئاهەنگکاندا خۆشیان داوینێتێ. خۆشحاڵم ئەو شەو بە میوانداریکردنی هونەرمەندانی جوانی شەکرەشار خارە عارەب عوسمان و کاک جەمال دیلان و باوەنور کاکە نووری گەرمیانی بەخێر بێن. خارە عارەب دەرێن ئەگەر عارەب عوسمان لە سەمینارەش بەربیتەوە کە پوشی بەخینە و پێشی ناشتێ ئەوە داکەمەوەی دەگۆ خدا عافیکە لۆیەگۆ ئەوە تقریبا 53 ساڵە من سیارەم هازووشت بەرێ هەداکەم لە پێشەوە سوار دەکەی ئافرین دەچوینە ئاشی دای ئاش شێمعێدین گەدە زاران بندارەکان زوو خۆیان لە پێشەوە دەنا پشتێ مریای لە دەی باوڕم خۆ من نمردی وەرۆ بشتۆ دوعای دەکرد دەگو عەرەبی چی لێ یعنی لێت ڕازی بوو مام عارەب ئەی هاوار بریا من باب ئەم نەبایە هەر کەسە عمری خۆی 5 بوو چیلۆ منی نامارێ ئاگاشم لێرم ئەو ژنانە لە چێ دێنەوە زارچکە بە قوربان ناوەڵڵا داچێت و لە چێ دێتەوە خوافیان بەڵام ئەوە دنیای و دەستە پێش ئێستاش دەچێت سەرقەبری و شتیوەنیا مام عارەب ئەدی کو ناچ زۆر عەز دەکەم خەبەرەکەم بدەرێ برێ فلان بردیا دەبینەوە پیرداودی ڕێزار هەزار ڕەحمەت لە گۆڕی بابی بی کاک نەوزاد هادی ئەکسەری شەوان پێکەوەمی لە دێوەخانی باری کاک عەدنان مفتی پێم گوتم زۆر عەز دەکەم هەتا لەسەر مەنسەبی قەبرستانی گردەڕەشەی قەبرستانی پیرداودی بکێ بلا زیکتۆر جوانە ماری ئەوەبی کردیێ یعنی شەوانیشە چی؟ نا دەبینی برادەرێک ئەمڕێ خوای دەکات جوانە ئەمە زوو دەچین دەرێ وەرە کاکە بەشفاتیعشی لە قەبرێ داکەم لێ دێ لەسەر ڕێیە ئاسانە ڕوو ناکە دەست خۆش کاک زەبال هەزار ڕەحمەت لە یا فاتمیش بی بەڕێزیشت هەر لەگەڵیان بووی وە بزانم ئەوان کە ئاهەنجان دەژێرا بەڕێز پێیان دەگۆ عەریف حەفل بەڵێ ئەمێن کاکزەمانیش هەر لە گەرما بدایەتی بەیار لەگەریان منیش لەو ئاخیرە هەر بێژەری هەموو ئانکان بووم ئاهەنگە تایبەتیەکانیان هەتا لە فیستیڤاڵان بەشداریمان کردیا خۆشم ماوەی گۆرانیم دەگۆدا هەفتایەکان بزانام گۆرانیەک تێت و تۆمان گۆرانیم هەیە ئیتر زەمان واز بنێن لە گۆرانی ئێستا لەگە شانۆ زیاتر بە شانۆ بەشداریم لە چەند دراما و لە چەند تەمسیلێکی کوردی کرد کاک زەمان لە ئەگلەنجە و شتەکانیش لەگەر بووی بەڵێ زۆر هیچ زار تووشی شتێکی ناخۆش نەبووی مەسەن یەکێک شتێکی بەدر نەبی یەکێک برێ ئەوەی وەها بکە ئەوزە من نازانم شتێکی بژێرمەوە جارێکە هەنگێک بوو ئەمن بێژەر بووم کاکەش تەقدیممان دەکرد ناوی هونەرمەندەکەی ناوی دەم ڕەحمەت خوای لێ مردیە جەلال حەردان لێمان تووڕە گوتی لۆ ئەمنی تەقدیم ناکەیت تەنە سڕیم لێ گوتم کاکە ئەو برادەر دەلێن خەڵک ئەتوینای ئەوی دەوێت لە من عاجز بوو عەلا کولی ماما دەوری هەبوو تەنیان دەویست هاوەریان دەکرد حەیران ئیتر ئەو لە برا لە من عاجز بوو چوومە پشتەوە گوتم برام ئەمن نیمە مەوزوع ئەوان داوایان کردەوەشی گۆ وتێ تا ئەمە نەبووم ئەو کرمانجە کوودەبی پێشە من بی لە بن جێ گوتم کوڕمە گۆ کرماج کوڕی کورمانجن مینەی عەلیا غێڕایەتێ خاڵینگۆ بووە ئەنگۆ لەوێ لە دایک بوو خەڵکی باڵەکایەتی بوو هەتا 20 ساڵان بابی محەممەد ئەحمەدی نەقلی ئاکرێ دەبی هەدایان گۆ محەممەد عەقراوی ئەرێ وەڵڵا پێیان دەگۆ محەممەد عەقراوی دەست خۆش باوەنور بەڕێز هە لەگەڵیان بووی وە بزانم ئەتوو ساڵی بەڕێز 1970 یەکەم زاری هاتی بەڵام 1970 شت تۆمار کردووە نەبوو کاسێتێکمان تەزییر کرد بە ناوی ئەو زوڵمەی لە منە تۆ کرا یعنی بەڕەسمی مامارە بەڕەسمی کە ئەوەی تەزییر کرد ئیدی زڵمەی لە من تۆ کرا لە کەس ناکرێت کەس بەڕازی دڵخۆی نەبێت چۆن بەسوود دەدرێت هەندێک کێشە ئەو دەمی نیقابەی دەویست و ئەمنیەتی دەویست و ئەوها نەبووە چی ئێستا تەزییر نا ئەوە نەبوو هەزار ڕەحمەتی خوای لێوی ئەو سەباح شتەکانی لۆ تەرتیب کردم خدا عافیکە منێ هێشترا گوت کاکە ئەو دەریا و زڵمەی لە من تۆ کراوە با ئەندگوتی و لەگەوە ئەوەی نییە ئەنگۆتە غەڵەت تێمەگەن لەسەر بە سوودانی کچە کەس بە تۆ بە سوودان بە مێردان لەگە ئەوەیتی کەس بەڕازی لە خۆی نەبێت چۆن ئیشەکانی لۆ کردم ماڵی ئابیست پاسی دەکەم ئارەوەڵە ئیدی لە هەشتاونەوە گۆرانێک شە بوو زۆر مەشهور بوو تارەی بەسەردادەوە نەبوو ئەویش ئەو چەند بوو تارەی بەسەردادا نێونەما یادگاریەکانت هەرماون لە تارەی بەسەردادا گەڕیدەم
لە KTV تەسویرمان کرد کاکەڤاڵ نەوەتەکان نەورۆز نەبوو؟ بێکەوە بدایەتەکان بەس لەگە کاکەڤاڵ نەورۆزی لە KTV تەسویرەکەمان ئەولۆی خراس کرد ئالا منتیقەی سەری ڕەش بوو چینەوێن دەرێ تەسویرێکی جوانمان لەو کرد کلیپ کردیا کلیپەکی زۆر جوان ڕنگداناوی زۆر جوانتریشی بەس پەیدا زۆر لە کلیپان سۆر لە بە ناکرێت و حەز لێ بوو زۆر سۆر لەبەر دەکرد لە کلیپان کرەکە سۆرە هەر تاخمەکەش تیپەکەش کریس جواب بوو هەموو یەک دڵچیان یەک دلو بەرەک بوو پشتێن و ئەوانە دەست خۆش خارە عرە بۆ بزانمە تو هەموو دنیای گەڕای وەنیە بە خدای لەگەر برادرات زۆر جێگەڕاینە هەرێ بەس بۆ بزانم ئوسترالیا نەدیتیاتەوە بە خدای نارێم دووزار کاگنووری هەواڵ دەستکۆ هەبوو نوێنێری پادی وڵاتی کوردستان داوەتیلۆ نرد کاگنووری لێر ڕاڕۆی چۆ ئوسترالی دووزار سعدوڵڵەوان کاگنێرە تو نەدەتان لەگە خۆت بیبەی نەدەتان لەگە خۆت ناخە بەرنامەی ئەوروپا قسەنیە محدودە محدودە کابرا ئەوەی دەنووسی ئەوی دەبی بچی هەردوو جاری بە دووزار چووە کاگنووری لەم وابیجارێک لە ڕێی قەتەر بوو زارشی کاگنووری ئوسترالیا خۆشە ئارەوەڵا دنیاچ تکێ قاڕەکی کشوەرەشی دی نانە برادران باز دەکەن چوو بۆ سیدنی مەلبۆرن لە سیدنی لە ئەدەڵایت دەوانە لە 5 شاری گەورە هەفلەم کردیە بەڕاستی ئوسترالیا خۆش خارە عرە بۆ بزانم هەر بە جلچ کوردی حەفلە مۆفلەکانەکەی دایمن بە پاتۆڕش دەچوین بە جلچی وەتەنی بڵۆن لەوێ لە مناسبەت لۆ سەر مەسرح کوردی لەوە دەکات کوردیم نەمدی تێ بفان بەس لە سەفەران مام عرب دەچۆ دەرێمە دۆ تورکیە ئێستاش لەبیرما مارێ سەفینزەی بوونی حەفلەکە کاکە کاک سەفین ژنی دینامە چوینە تورکیە مامە بە پڵانتۆری لەوێن دەرێت جلچ کوردی بەرێ 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 یعنی مام عرب بەڕاستی ئینکار ناکرێ جلچی کوردیشی لێ دێ ئەودا خارە عرب تەیراوە لۆ تو چ معنای هەیە تەیراوەش دەڵێم تەیراوە خدای ویلادەتم تەیراوە بووە تەیراوە گەڕەکەشی گەورە بووە کوردایەتی لەوێ سەری هەڵدایە پارەکە زایرۆکە کادلام وەبی هەرچی بوو ئی ئاوا تیڤ وتیان دە قسەم لۆ بکە لەسەر تێرا گوتم کوڕم داکت بە بوو نەچووە توهاتی مقابلەی لەگە من بکێ ساری زەن لە دایک بوو تەیراوە منبعی کوردایەتی بووە سەیداوە سێتاقان ئەوانە کوردایەتی باداوان کوردایەتی لەوانە پێکاتی گەرەچمەش کوردایەتی لێکرا مەرحەمەت بوو شەڕی شاخۆران دوو زراری کردیان خەرش تەیراوە بە بابی خۆبرێم ئەوانەی کە بەناوبانگ بوونە لە شۆڕشی ئەیلول و گوڵان عەلی میرۆ تایر تۆفیق زراری ئەوانە خەلیل و سەید فەتحی عومەر سۆفی ئەوانە پێشبەرگەی قەدیم بوون حاجی مەحموود سێبیرانی ئەوە تەیراوە کاک جەمال کۆڵانی عەرەبان بەرێ جانەکەم تو کۆڵانی عەرەبان کۆڵانی عەرەبانش لە پێشنەرێ مۆزام پێشەموشتەشی بابی جەنابێت بابەت کەونە پێشمەرگەی ئەیلول بوو هەم خەزەکە دەیناسی مالی مام عوسمانی برای یوسف دەرگەڵەیی ئەوانە وەنێ شەید شۆڕش چت لە کن دەگەینی کۆڵانی عەرەبان کۆڵانی عەرەبان کۆڵانی دایکە یعنی کە دەلێ گەرەکی عەرەبان گەرەکی دایک یعنی ژیان هەموو شتێک ڕاستی ئینسانی باش و خۆ دەزانی کەس خاوەنی منزەری خوشی خۆی نەبوو دەرگاکان هەم کرابەوە ژیانێکی سادا نیوەی ئەرمەنی بوو کۆڵانی ماری ئەوترانینگنی قۆلا شلیمۆن ولیەم عۆدیشۆ گەرەکی ما گەرەکی پێکەوە ژیان بوو جەنابەت باش زانی ئەدیب دانیال ئەدیب دانیال لە ئەوروپایە کورد و عرب و تورکمان حتا جوولەکەش تێدا بوو ناجی شاول بوو دای شەمۆ بوو دای شەمۆ دەیان گوت ئەوە ئیچاو بوو خەبیری ئەوزان دە کۆرە بوون باوەنوە تو سەیدا بەڵێ سەیداوە سەیداوە چی لە کنە تو دەگەینی سەیداوە برادران پێناسەیان کرد ئیدی زیاد ناکام دووبارەیەکەمەوە لە کامل لێ گەورە بوویمە وەرام ویلادەتم منتیقەی کەرکووکە تا تەمەنم بووی تا یەک ساڵان ساڵ و نی ئەوها ساڵان گەڕاینەوە لێرەی بەڵام من لە سەیداوای چاوم تۆ لە سەیداوای گەورە بوویمە ئێستاش کە لە دەوام وشتم دێمەوە
ئەتمەم بەناو سەیداوی دادێم سارەی لە گەرازی ئاخیرە ڕادەگرم کرد ماڵی مام شابی ڕەحمەتی ماڵی سەبا عەرەبی لە گەراجەکەی ڕادەگرم کامەرانی ئەو دەدەچمە شێخەڵای ینی ئەتمەن بەناو سەیداوی دادێم بەکەن خانی قەدیممان هەردادێ وەلەو خانەکەی دیکەمان لەو بەریە ئەو بەر سەیداوی لە کنتانشی پێ دەڵێن سەیداوەکە سەیداوی ئەو بەری پێ دەڵێن لە کۆڵانی سییانان چکۆم دایکم سییانە بابم سارمەمیە بەناو سەیداوی هەردادێم دڵم پێ دەبتەوە پێم خۆش دەکەی بەڵقەی شعبی دایمەن خۆشە. خارە عەرەب ئێستەما لە ڕەمەزانینە حەز دەکەم حەیرانەکی ئاینی شتێکی جوانم پێشکەشکەی دەنگت خۆشە و هەب بە تاعەت و عیبادەت شەرف سێر دەبی ئینشاءڵڵا. شەپۆڵی دادی سەرکانی شەپۆڵی دادی سەرکانی زۆگەی بەس بۆ گوڵستانی ئاوێدا سوسن و ڕەیحانی بۆیە ئەودارە دخيلك شاي قيلاني إمد كبيري ورياني إمد كبيري ورياني لو روزي وآخرتي على القريان قامتي دخيلك شاي قيلاني بومن ورا شفاعتي بومن ورا شفاعتي لو قبري وتاريك قول تيداد بن ما تمرل علاج نكري بابارفور علاج نكري بابارفور دخيلك شاهي مدينة دخيلك شاهي مدينة يمت كبيري ولياني رحمي بك ئەی دەست خۆش بی باوەنور کوی جواب بێدەوەت هەر کوی بێ ئەو های جواب دەدەمەوە عارف یعنی شتەکەت نییە لەگەڵی مەسەلەن عوشەیت الشام بەدار گوڵا عوشەیت الشام پردار گوڵا لێ دەخوێنم جۆز بولبولا قوربانتم غاوسی گایلانی هەیامم وێ بە قوربانی عوشەیت الشام بەدار مێوە عوشەیت الشام بەدار مێوە ئاگرم تێبات بۆ با پێوە ماز دەکەم شێخ خۆما بزێوە فیدات بم غاوسی گایلانی دەم خۆش دەست خۆش بژیت هەر بژیت کاک جەمال بەڕێزت شتێکم لۆ بجێرەوە لەوەی لە ئاهەنگەکان ڕوویدایە والله جارێک لەگە تەنیای لە ئاهەنگە چی بووین بەێ تەنیا طبعا شیوەکە دیار بوو خراپ کراوە تەنیا گەلە تووڕە بوو یعنی خۆش نەبوو یان خراپ دەچوو هەمووشنە کابان نیە جولی وڵا هاتە ڕزەکە دێنینە دابڕوونەکە داغ نەکرابوو پۆستەکە نەکراب مەرەگە ڕوونی تێ ناکرێت مەڵەوانی دەکرد لە خواردنێ لە لێنانێ تەنیا لەسەر ئەوەی ڕوون مەڵەوانی دەکرد لە ناو مەرەگەی حەمید عەبدوڵڵا ژنی دینە عەبدوڵڵا خەیلانی ئەمی بەلاقتەی وە شێزاد هەستی کرد شێزاد گوتم ئێبزانە چیا لێ دەکەم وت کێو شیوەی لێ نابوو هەزار ژن دەستیان برد وتم ڕەبی چاوتان کۆرێ ڕەبی لە قوونە ڕەبی دەستی بشێ گوتی لەم دەستان پێکی خواوە بەرەکەیت خواوە برنجان خواونی وەڵام خۆ دەکەنە کابان ئەو موجیسکە نازدارە کوژرا مەرەگەنا ئەوان بەسەر کەت بوو بەڕاستی وزە تەنیا لێ زۆر تووڕە بوو بەخوای نار و کەوەرم خوارد بە زغارێ
اي والله ومش كاباني نا والله نا والله جنيه صار على الشيء ده دي دستي ايه دري عربي ميوانم هي قدار با بخواش هي نبقى على الشيء نبقى قوشتي كاكا نوري بلي. نبقى مريشي برنزي لدني دست وبلد لقد اخو بالي ويا وايا هذه بقول او ذا بله بله ما لا هنجي جينا تانياي اما قزق بين وزم كاكش هذو وندر من دكاني مدعوة كل وحسن قرمي عندك از لخور هذا تانيا او جني ديني وابو تانيا لسباني بجيرو لازم رفيقك كجلابو بله افلكان نادي معلمين بو بله افلكان تأذيك درشا الشيخ طيب قد الناسي بله. براي نوزات الشيخ طيب بمعمد الزواني يقول كل قلت يا شو عارف جنيدي ولو تاق متذاكر وده بين ماري عارف ماري منو كاري تبو لا تيراوي زماني خاني كاري سبو مريان بالي وين دانا بوقي باز مولودي ملائكة قاسي ذكر ذاك عربيات سيك ما مصطفى تقول عبد بريان اواك يجي انا ارخور اقلن زاد اقلن زاد شبيك الا مريانا ابراهيم سابير هات بو وانا مواد بوند حسن قرمياني أصلا قربياني ما بصاب ولا زراعي كلتش لا هوديري بله خرابو لبس بيازة عالم غاري هذا للسباني ما دنجان لو تسوا ها سول بفوز ماري زلزال اللي رتس قوما سرباني إذا تقوم لانكا خايل غلانك وضيق بملي قلت ما بعرف كاري تو هذا الشيء قرصا قرصي ديك مش هات مخواري قلت بقرآن بس ما دا دروخ ولا هم ذكرنا سبوا زرع بله هم ذكرنا حاجة كان يبيع تاريا لسه تاري راوس ابو صق مردي زيدني عفلي لو ذكي وانت ما مر عفلي ذكي ايش يكفى يا بيونا كتنا منظره اري بقران كاكا قلت ورنا خواري عفليناكم يا قلت ورنا خواري ده قلت شير ولا ورنا خواري هاي ناصر زوري لا ولا زير روري بكاري اري والله وتكاك حفليناك مرون كاكا نامي باور حفليتو شو ابوا يجين هنا لا والله من اعتيادي ولا هولي بوتش كردستان لا سشيستي بوكاتي قصر الشمال هيك اشتكوا خوش روينا دا ولا لا والله حفلة كابرة خوارنا كباش بو طبعا انا ما اشتانا ما زودت يا شوان استعدادي خمر شهرستان شوان تشريب يندك ادي تشريب ينسلوا بيتسك وعيد وهبوا واحد وتاريخ ما يدري نايك شامرتي شما وعد وتاريخ باتسا جوان الشوان قال زاران يونس ابو يونس خيات جناري لبدك ما شاء الله او يذكر ما مقدار وقبل يذكر رقصي ذكر يونس راقصه مشهور بو خياد اخوي خياد بو استاذ هيد وشي اقلن زي كوريت ينبو صار شيء زمال بو امر بو نزوه دي بو نظام بو لكن مش كوي داني يشتبوي لا زياد بو مش كوي جراه قلت عرب للتوافي بيتي شنك بجد شو قز نصرين بدي مشكوت هوش بالمشكودات جارب قلت مشكوت داشفه قلت مسكو قلت شيء قلت وش متشورة شدبهم يعني بابوك ده شو انقو ارخت الدخوار جدنا مالي سيد برام ميمون وقتي ويا اما اتنا حظي انا بقرا باونور اتو اشتكملو بجيرو بسرهاتش خوش اشتي خوش لكنا وبيشو يقول تشتشي جرمو بيشي هي لقر ما معانا بري والله هي بسر هاتو نبتو اشتانا منظورة بري اكيد دارك ده برنامج يبوين او برنامج منو كاك عربو هاي كوزو كاك زلال بازار احمد خويلي بي زلال سعيد برنامج خلاص بو هركس زرفة كان دايني بري هركس زرفة كان دايني زرفة يعني دياري شتي دابو قباطة ديارني قباطة ديارني ورمان قلت خو حافظ ساركي كاك زلال وتاض بينك وكريبو سارة شي او جيبا مارونيا كاك عرب فري كاك زلال ده عرب لبشتويا عرب لبيشو ده شيء عمل بشتوما انيش تمشاج كاك زلال تمشاك تساوكم يقصان تيجي زرفة كم كردوا يكو دو سي وتسان جماردم 750,000 يعني هريشي 750 امنش بيكم دادا وتم يا ربي اخواني يبري يا ربي اخواني قلت اوش قلت جماردت عرب ما هو تسمى قلت مليونة كماريان اوابي
أكيد وتي تخوا وتم أري والله ربي ماريان آوي لا أم بزيادتي مليونك ولا أهو كتجومان زرفك يدرينا يخوي استخدم بزمير بجميرة باتنا كذا بجميرة حفصة بانزايا هستا شي راقد دي سانج مارديو أو تمشام دك أما كنتي أو أريد دوستي زاري جمارد قلت كازر فكي خوتم سيقي نبو قلت له قلت كاك زرفة كم دي برام إيش كاك زرفة خو منها زرفة خدوها بينيا قلت له إتو مليون كيلو يمنع حفصة بانزايا كورا كاكا نينا أو هرنم دايك قلت دلال أو قلت كاكا علينا الراقرة أتوش يخوض بجميرة أو كاك دلال الراي كل الرانا قرب كاك دلال ما أدري حفصة بانزايا أو قلت بادو إيه طبعا سلم ديرة كذا كم لو إيوه مليون لو إيوه ومشي كتا كاكا درمي هذا كروتي والله صعوبتك درمي هنا أو على جماعتي أفسد بانزا قلت له لو ذكرت قلت والله له صعوبتي ده قلت باجو أمنك هذا دعوتي تينا ميواني تينا تبي تباري بدي قلت كاكا تشين دري بر عرب أمر دكا تو إيه بملم ده حتى سورانو سانا دبون سانا هردا عارف مشي أو ده كولود هذا وكولود هذا وقصي كيبري أو مليونك أخ يقول سمبت زواني يقول أي خواني يبري والله کاک زەمان دەتانی کۆپلەکی گسکەی تایر تۆفیقم دەیە بە ڕەحمەتی مامۆستا تایر تۆفیق ئەگە پێت دەکرێت أرجعنا نديد ما شيرين بهارا بهار شاديان بيبر الجنخاي قلنا مردان جشنو بهارو سيران خوشي قشتي بيروز بي قردن زدايان دەست دەم خۆش ئەی هاي ئافرین بشيت قربان أحمد لبابة لقيتش ما معرف. هر او انا ابو وقت خوي بەێ هر قراني انا مام عرب ئەوە باوانۆ شتەچی نوکتەچی لەسەر تو ئەتو کوی جواب بدەیەوە چ نوکتەکەیە لەسەروی خداي طيب من كردية ئێ دەخە حەزم لێ ئەو ما بژێت كدي امام مشكله كذا ويدا هو زور فرصه وبرنامج يواق خوشي وساقي وسلامتي الهموم التي كل دغوازين جزني رمضانش الهموم التي كل فيروز دكينا منو كاكا نوري وكاكا الزمال وزنابي الشد هلا خوشي وشادي بن او رمضانش لو التي ببتا شفاعتك او حكمتش ساو شي بيضا دخشيني لو التي ملتك بيباري براسي او هيك للري برنامج كتوانوا قد زانا برنامج ما كدي بس ما كديا اما بخومات سمان ناوي بزواني امري خويا كدي بشكو حكمت ساو شي بيضا بخشيني شاعري باش ما نبوا شاعري جنزي شيء استا كاكا وكري خومان دايري وشار عبد الله براستي شاعرة أمانة لبير كرانيا ونرمنتا عزيز رحمتي رستم سابير دەستخۆش مام عرب سوالك چ سەبارەت بە هاوڕێیەتی و برادایەتی دەلێ بە چەند قسەچی کوی دەنرخێنی هاوڕێی باش و برادری باش بخداي هاوري باش تاقلوق هي هماه تاقلۆق أواني قديمة ما يعني كان ناكري عرب دزانيا ما كوبوينا بلاني استاذ والله من تساهوري أوينية وهي استاذ فتركها مصلحتها مصلحتها دەستخۆش أريد هذا اللي برنامج كان بەێ كاغنوريز أزم لي باز بكام أوانا اللي بيت كراني شاعرة والله شاعرة كي أكرم خاموس أكرم خاموش الله. خاوني قراني أوي كزناري مارش إلا شيء بەێ ولا هولي ريك إن شاء الله ئەو دەنگە دەگا وروي زين دهيلي بوسبي أوي كم حمد زاغوتي فري أو خزانة كي طلع العرشي ثلاث عارف طلع العارف باش بريسان عارفي سيد زودة ديبو تو ما مستاذ پنځه متر لما سكوي دي خواري دركش جسكابو عرب دس وقلاته على انضباط رشادي بجني طلعت كان اكرم خاموش شعر جدانا اي بري
ئەی پەری محەممەد جەزا زێمەێری بۆ سبەی ئەجا ئەمن لەگەدا بووم ئەم بە گۆرانێکم بوو پەرێشانم دیار و بە زۆر ڕزوقیان گۆ وتیا لە سێمین مەقتەعی ئەو هونەرمەندە دەبی بگریێ وتی بەسیتە وڵا چوو لە مەتبەقی ئیزاعی ئەوە چینە سەرکە پیاز وردی کرد بە مسەوڕەکەی دەگۆ ناوە ناوەڕوو لەو لاکە بە گۆرانی بێژەکە و هاابکە ڕات فلمێز کاتە خوارێ بە حەقی قورعان ئەوە خۆشە ئێستاز ئەو گۆرانی هات تەڕە ئەوە شعری ئەکرەم خامۆشە دەست خۆش کاک زەمان بەرەو کۆتایی دەچین بە یەک وشەی بە یەک ڕستەی باسی هاوڕێتی بکە بە یەک ڕست وڵە هاوڕێی پێشان هاوڕێ بەڕاستی هاوڕۆ بە مانای وشە ئێستا هاوڕێ هەیە بەڵام خۆ دەزانی بارودۆخۆی کردی هاوڕێ ئێستا وەفای زۆر کەمان ئێستا جەنابتان یاخۆ ئەمە هاوڕی تەمەن مەتەن ئەموو تەنیا ئێستاش ئەمەرە علاقات و کاکە گەرمیانی هەرو خۆشەویستی جارانمانە بەڵام ئێستا هاوڕێ ئێستا زۆر بەداخەوە دەستۆش ڕحمیان لەجر دەستۆش باوەنر وەسفی هاوڕێتیم لۆ بکات بە قسە جوانەکان هاوڕێتی یانە ئێستا تەمەشاکە دەرێ برادەر یعنی برای دەرێ برایەکەی خۆت بەس دەمارێ براتە بەس ئەو لە دەرێ و لە مارێ و لە هەموو شوێنە برادر تا هاوڕێتی زۆر زۆر گەورەیە خاستان هاوڕێی باش ئیسانی چاک سانی باش و ڕێکوپێک پێش بەرنامەکە گوتی وەسفی کاک عارە وەسفی کاک عارە ملاوکەتکە گوتم سانێکی زۆر ڕێکوپێک وەڵەوە مەتعی بەرە و ڕوو زەمە حەزم لێ حەز ناکەم برادری باش برادری چاک نعمەتەکی خوایە خوای گەورە بەخششەکی خوایە دیکو برادر هەیە لەگەر تا دڵی نەوەکی دیکەیە لەسەرەوە لەگەڵت نەوەکە لە بنەوە نەوەکی دیکەیە ئەمە بۆی کۆتایی پێدەین قسەکەت زۆر جوانە برادری باش بەخششەکی خوایە دەڵێن مۆسیقایەکان بێدەنگ دەبن مۆسیقا بێدەنگ دەبێ ئاغانکان کۆتاییان دێت بەڵام هاوڕێتی سەدایەکی بێ کۆتاییە سوپاسان دەکەین.